دوو تۆمارên dengî belavekên herêk nêzîkî 5 deqaye navbera hindek kesên bine malê da navbeyna hindek kesên bine malê da ew deng. شەوی ڕابردوومەکی ئامێدی چالاکوانی مەدەنی دوو تۆماری دەنگی ئابڕۆبەری بڵاو کردەوە. بە وتەی خۆی ئەو تۆمارانە تۆماری دەنگی نهێنی و خێزانی ناو بنەماڵەی بارزانی. ستورویە نەشی بەس ڕانێشین گویست پشتی چۆکی بەس بن تێجی گۆزینگێ هەردی تێشیت. تۆمارەکان نازانرێت چۆن و کێ و بۆچی تۆمار کراون، بەڵام بەڕوونی زمانی تۆمارەکان بادی نییە و ئەوانەشی گفتوگۆکەن گفتوگۆیەکی ئابڕوبەر و نهێنیەکەن. هاوکاتی ئەوەش چالاکوانەکە وێنەی خێزانی بنەماڵەکەی بڵاو کردوتەوە. چالاکوانەکەی بادینان کە لە ئەوروپا ژی و لە ماوەی ڕابردوودا چەند تۆمارێکی دیکەی ئابڕوبەرانی کەسانی یەکەمی بنەماڵی بارزانی بڵاو کردوتەوە، دەڵێ دەو کاری لە بەرامبەرەوەدا کردووە کە هێرشیان کردوتە سەری. ئەمە یەکەم جارە لە مێژووی دوور و نزیکدا بەم جۆرە نهێنی ناو بنەماڵی بارزانی دەهێنرێتە دەرەوە کە بە بنەماڵەیەکی داخرا و دادەنرێ لە ماوەی سەدەی ڕابردوودا جگە لە پیاوەکانیان کەس نازانێت ژیانی خێزانیان چۆنە و زۆر دوورە پەرێزن لە سۆشیال میدیا و میدیا بەگشتی. بڵاوکردنەوەی وێنەی خێزانی کەسانی یەکەمی بنەماڵی بارزانی و تۆماری نهێنی و ئابڕوبەریان هەڕەشەی جدی لەسەر ئەو نهێنیانە کە ساڵانێکی زۆرە و بنەماڵە لە ڕای گشتی و چاوی کادر و ئەندامانی خۆیان شاردۆتەوە. لەو بڕوایەدا بوون ئەو کارانە کەسایەتی لاوازیەوان پیشان دەدا، بەڵام بڵاوبوونەوەی ئەو تۆمارە شکاندنی دەرگای ماڵی بارزانیەکان. بنەماڵەی بارزانی کە دەسەڵاتدارترین کەسی ناو عەشیرەتی بارزان و ماوەی دەیان ساڵە لە تۆپی سەرکردایەتی پارتیدان، ئەوەی ڕێز و پایی ئەوانی هێشتووەتەوە ئەو داخراوێ بووە کە هەیە. بەڵام کاتێک ئێستا ڕوبەڕووی ئەم تۆمارانە دەبنەوە، لە ناو بارزانیەکان و پارتیش پێگەی بنەماڵی بارزانی لەغ دەبێت، لە ڕووی دەرونیەوە تووشی شکان دەبن. ئەمە لە کاتێکدایە ئێستا لە ناو عەشیرەتی بارزان ناڕزایەکی زۆر دژی بنەماڵی بارزانی پەیدا بووە. تەنانەت یەکێک لە بەناوبانگترین ئامۆزاکانی مەسعود بارزانی کە ئەدهەم بارزانیە ناوچەی بارزانی بەجێهێشتووە و بە فەرمی نیگەرانی خۆی بەرامبەر هەڵسوکەوتی ئەوان دەربڕیوە.